باس لە تاوانی کوشتن و جۆرەکان و سزاکەی دەکەین ئەی لەم بارەیەوە شەریعە ئیسلامی چی دەڵێ؟ لێگووە ناڕۆم هەتا نەفەرێک نەکوشن کە دوێتی خۆی قوتارکاتن تەقەی لێ نەکرێتن لە پێش چاوی داشی گولەی بەردەکەویتن ژن و مندازی ڕۆڕی وەڵا ژن و منداری لێرە نەدیتە بوودن ئەوانشی دەخۆن گفتوگۆ لە بابەتە دەکەین لەگەڵ میوانەکانم لە کوردستان بشار لە پرۆگرامی تاوان و سزا. سڵاو و ڕێز من بژاردیلان بابەتی بەرنامەی ئەمجارەمان لەسەر تاوانی کوشتن و جۆرەکانی و سزاکانی دەبێت لە دوو ئەڵقەدا پێشکەشی دەکەین تا بتوانین هەموو لایەنەکانی تاوتۆ بکەین لە دیدی یاسا و شەریعەتەوە. میوانەکانی ئەڵقەی یەکەم پێک هاتوون لەم بەڕێزانە: دکتۆر سامان عەبدوڵڵا پرۆفیسۆریای دەر پسپۆر یاسا و تاوان، هەروەها عەمید جەبار ئەحمەد بەڕێوەبەری بەڵگەی تاوانی هەرێم لەگەڵ دکتۆر مەغدید کەریم تەها پسپۆری شەریعە و یاسا. هەموو لایەک بەخێر بێن. دکتۆر سامان دەتوانی تاوانی کوشتن بۆ پێناسە بکەیت یاسا؟ تاوانی کوشتن وەکەر تاوانێکی تر لە یاسا پێناسە نەکراوە، بەڵام ئەگەر بگەڕێنەوە ڕای زانایانی یاسای تاوانکاری، تاوانی کوشتن بریتیە لە کۆتایی هاتن بە ژیانی کەسێک لەلایەن کەسێکی تر بەبێ ئەوەی کەسی یەکەم ئەو مافەی هەبێت بە پێی یاسا بە شێوەی ئەنقەز دەبێت و هەروەها بە شێوەی خەڵا. بۆیە پێویستە سەرەتا کەسێک ئەو کارە بکات. ئەگەر تاوانەکە لەلایەن ئاژەڵ ڕوویدا یان لەلایەن یان هەر شتێکی تر ئەوە کوشتن نابێت. دواتر دەبێت تاوان لێکراویش مرۆڤ بێت، جا گەورە بێ گچکە بێ فەقیر بێ دەوڵەمەند بێت، بە هەر شێوەیەک لە سەرەتای دروست بوونیەوە سەرەتای لەدایک بوونیەوە تا دوا هەناسەکانی ئەوە مرۆڤە و تاوانی کوشتنی دەکەوێتە سەرجا هەر شێوەیەک بێت. دواتر دەبێت کەسی یەکەم ئەو مافەی نەبێت بە پێی یاسا. ئێمە لە یاسای تاوانکاری کۆمەڵە حالەتێکمان هەیە، بۆ نمونە حالەتی بەرگری شەرعی، حق الدفاع الشرعي یاسا ڕێگەی داوە کە ئەو کەسەی کە لە حالەتی بەرگری شەرعیدایە کەسی ئەو کەسێک کە هێرشی دەکاتە سەر بیکوژێت، یعنی بۆ نمونە لە تاوانەکانی خەطف و ئەوانە. بۆیە مەرجی سێم بە نسبەت تاوانی کوشتن دەبێت کەسی یەکەم ئەو مافەی نەبێت بە پێی یاسا، چونکە ئەگەر ئەو مافەی هەبێت و ئەو حالەتانێک کە باسمان کرد ئەوە وەکو مەسەلەن وەکو باسمان کرد لە حالەتی بەرگری شەرعی ئەوە ئەسبابی باحەیە و بە تاوانی کوشتن ئەژمار ناکرێت، بەڵکو کوشتنێکی ئاسایی دەبێت. دەستەکان خۆر بێ. دکتۆر مەغدید لە دیدی شەریعەوە کوشتن چۆنە چییە؟ کوشتن بەڕاستی یەکە لە تاوانە هەرە گەورەکان، چونکە ئەمە لە شەریعەتی پیرۆزی ئیسلام تاوانی بچووک و گەورەمان هەیە. ئەوە خۆی لە کەبائیرە، یعنی لە تاوانە گەورەکانە. ئیزهاق و ڕۆحی ئینسانین، وەکو دکتۆریش ئیشارەتی پێکرد، تەبەن قانون و شەریعەت زۆر یەکن لەو شتانە، بەبێ ئەوەی هیچ مافەچی لەسەری هەبی، بەبێ ئەوەی هیچ حەقەچی لەسەری هەبی، ئەوەیە کە کەسێک دەستدرێژی بکاتە سەر گیانی کەسێک بیکوژێ لە ناوی بە ئەو کەسەش وەکو خۆی مرۆڤ بێ. ئەگەر بێت و مرۆڤ نەبوشتی تر بوو ئەوە نابێتە قەتل. ئینجا ئەو قەتلە طبعا لە ئەنجامی لە باسکردنی تعریفەکەی چەند جۆرەی لێ دەبیتەوە: قەتلی عەمد، قەتلی شوبهە عەمد، قەتلی خەتا، قەتلی جاری مەجرى خەتا، قەتلی تەسەبوب. ئەوانە هەر هەمویان دەستنە دایرەی خەتا تقریبا. لە شەریعەش ئەوە باس کراوە، بەرێ بە تەفسیل باس کرایە. ئەوەی کە سەرەکی بی قەتلی عەمدی عودوان. عەمدی عودوان چییە؟ کەسێک دەستدرێژی بکاتە سەر کەسێک بیکوژی بەبێ ئەوەی هیچ مافەشی لەسەر ئەو کەسە هەبی. ئەگەر بۆ نمونە ئەو کەسەی کە دەیکوژی ئەگەر مافی ئەوەی لەسەر هەیە کە خوێنی لەسەریتی، ئەوە نابیتە قەتلی عەمد. مەسەلەن تۆڵە پێی دەگوترێت تۆڵە ئەو کاتە. ئەگەر ئەو کەسێک دەکوژی لە کاتی دیفاعی شەرعیە، ئەوەش دیسان پێی ناگوترێت قەتلی عەمد. یعنی بە شێوەیەکی گشتی قەتلی عەمد ئەوەیە کە بە هیچ هۆیەک، بە هیچ مافەک، بە هیچ شتێک کەسێک جانی کەسێک لە ناو ببات، ئەوە قەتلی پێدەگوتێت لە شەریعەتی. ئەوانەی تریش کە خەتا و کە شوبهە عەمدە و ئەوانیش ئەسبابی بە درێژی باسی دەکەین. دەستەکان خۆش بێ. جەنابی عەمید، گرنگترین بەڵگەکانی تاوانی کوشتن لەکوێ کۆ دەکرێتەوە؟ چۆنیش؟ وەکو بەڕێزان هەردوو مامۆستای بەڕێزمان کە باسییان کرد، تاوانی کوشتن تاوانێکی زۆر گەورەیە، بابێکی تەواوی بۆ دانراوە و لە ئەهمیەتێکی تەواوی دراتەوە لە یاسای سزای عێراقیە، چونکە ئیزهاقی ڕوحی ئینسانە. بۆیە بە پێی جەسامەتی ئەو جەریمەیە ئەو تاوانانی کە ئەکرێت، ئێمەش وەکو بەڵگەکان
ڕفتارەکەین لەگەڵیا بۆیە تیمێمە کاتێک کە ڕوودا و ڕوئەدات هەواڵدەر ئاگادارمانەکاتەوە هێڵی گەرممان هەیە تیمەکان ئێمە دایمەن لە 24 کاتژمێردا لە ئامادە باشیدان سەردانی ئەو جێگانەکەن کە ڕووداوەکەی لێ ڕوئەدات بە پێی جەسامەتی جەریمەکە و ئەو پێویستیانی کە لەوێ ئەکرێت ئامادەکاری تەواوی بۆ کرێت ئەو پسپۆرانی کە پێویستەکە کە تاوانەکەی لێ ئەنجام درراوە ئامادە دەبن لەوێ لە شوێنی ڕووداوەکە کە پێڵەن شانۆی تاوانەکە گرنگترین شوێنە کە ئێمە ئەتوانین بەڵگەکانی لێ کۆ بکەینەوە پسپۆرەکان ئێمە لێ ئامادە بن لە پەنجەمۆر بێ لەو چەکە بێ کە ڕووداوەک ئەوەکەی کە کارەکەی پێکراوە جەریمەکەی تاوانەکەی پێ ئەنجام درراوە لەو قەوانانە بێ کە لەوێ هەڵە گیرێتەوە ئەمە هەمێ بێت لایەن پسپۆرانیمە ئەو ئەسەرانەی کە لەسەر دیوارەکان لەسەر دەرگاکان لەسەر لاشەی جەنازەکە و جەنازەکەش دەبێت لە جێگەی خۆی بێ نابێت کەس دەستکاری بکات هەتا هێڵکاری تەواوی بۆ کرێت و کەشفێکی تەواو لە جێی حادسەکە ئەکرێت بۆیە مەسافەتی کوشتنەکە ئەسەرەکان جێگەکان هەمووی لەلایەن پسپۆرانی ئێمەوە دیاری ئەکرێت و هەڵەگیرێتەوە دوای ئەوە لاشەکەی دەگوازرێتەوە بۆ تەبابەی عەدلی کە ئەوش لایەنێکی زۆر مهمە کە ئەوش بە شوێنی تاواندا دەنرێت ئەوێش جارێکی تر پشکنینێکی تر لەگەڵ بەڕێزان لەو دکتۆرانی کە لە تەبابەی عەدلین ئامادە دەبن پشکنینێکی تەواوی بۆەکەن ئەسەرەکانی کوشتن بۆ ئەوەی سەبەبی حەقیقی کوشتەکە دیاری بکرێت ئەمە شەمی بە راپۆرت پێشکەشی لایەنی پەیوەنددارەکە دەستەکانت خۆشبی ئێستا ستۆریەک بەیەکەوە دەبینین دوای دەگەڕێن و گفتوگۆی لەسەر دەکەین فەرموو مەشی هاتین دەوەقاریان بوو لێ ببوونەوە لە دەوەقاری ژنەکەی خۆی کوڕەکەم و سوبرایەکەی لێرە لە زۆرێ کردو لەگەر بووچی کچەکە ئەوەیش هاتن زیرانە بە دەوەقارێ گیان لێ بوو هاتبوون هاتین کاکە وامەکە کاکە بڕۆ دێگوە ناڕۆم هەتا نەفەرێک نەکوشم ئەمە قەت ناڕۆم هەتا نەفەرێک نەکوشم گوتم مەرە بوو کاکەم وەرە دەرکە حوشە شیشدا گوتم دەرکەی مدبەقی شیشدا وەڵا ئێمەش ئەمان چوونە پشتەوە ئەمەش هەر لێرە بوون درم لە کنیان بوو دەرگا خەپات دەکەن دەرگای مەدبەقیش بە هەمان شێوە قەپات دەکەن دێنە ژوورەوە ئافرەتەکان دێنە غورفەی برن خەوتن لێدا دەنیشن ئەوەندە بزانی دەرکەی مدبەقی شکان دیتم شکاندی بە ئاسن لێدا هاتە زۆرێ دەرک پەنجەرەی شکان ئەو مدبەقانەی هەموو دابەر شیش و ئاسن و بە گولە لێدا و دەی کوڕە گوتم کاکە بکە ڕای خوای لوا دەکەی یەک ئاسنی ئەو دەی لۆم تێ هەردە ئەلەو مدبەقە لۆمی تێدام ژوان لێرم وەڵام من لە ترسی خۆم چوومە پشتەوە هەر ئەوەندا چوومە پشتەوە کاکە گولە هات لۆ ژۆر لەناو ساڵەکە براکەم لێوێندە لێ دەبیتن تەقی لێ دەکات گولەشی بەردەکەی زامدار دەبیتن براکەشم لە ترسی گیانی خۆی ڕادەکات بۆ نهۆمی دووەم بۆ قاتی دووەم ئەوە دەکەوتە دوای کە دەکەوتە دوای ئەوان پێشتر دەکەونە قاتی دووەم ناسنە دوی لەسەر قادرمەوە بکەن دەستە حوشە خارجیەکە لە حوشە خارجیەکەەوە تەقەی لێ دەکاتن چوومە بانەوە درەت چوومە بانەوە دەکەم لەوێ لەسەر قادمە ڕاقشە ژن و مندازی ڕۆڕی وەڵا ژن و منداری لێرە نەدیتە بوو دەناوانشی دەکۆشت بەڵێ ئازانم بۆ زیاتر زانیاری لەسەر ئەم بابەتە وتەبێژی پۆلیسی هەولێرمان لەگەڵا کاگۆگر بەخێر بە کاگۆگر دوای زانینی ئەو ڕووداوە پۆلیس چی کرد؟ بەڵێ دیار بوو کاتژمێر 12 و ڕووداوەکە ڕوویدا بوو و دوای ئەوەی کە تیمەکانی پۆلیس ئاگادارکرانەوە بە ئاگاداری بەڕێز بەڕێبەری پۆلیسی پارێزگای هەولێر جەنابی ئەمید لێر نەجار هەستا بە دانانی تیمێکی بەهێز و تۆکمە کە لە دوو بەش پێکات و بەشی پۆلیسی نێشتنی تاوان و لەگەڵ بەشی پۆلیسی دەشتی هەولێر توانیان ئەو کەیسە وەرگرن و هەروەها سەرپەرشتی لێکۆڵینەوەکە بکەن کە بە سەرپەرشتی بەڕێز بەڕێبەری پۆلیسی پارێزگای هەولێر بوو و دوای ئەوەی کە دەستیان بە لێکۆڵینەوە کرد کەمتر لە 10 کاتژمێر توانیمان دەرەنجامێکی چاک لە بۆ ڕووداوەکە بەدەستبێنین ئەویش بە دەستنیشانکردنی هەم تۆمەتبارەکان و هەروەها دەستگیرکردنیشیان خەڵکی گەڕک بوونەوەی بەڵێ دیارە خەڵکی گەڕک بووینەوە دراوسێ یەکتریش بووینە دیارە ئەو کەسانێکەوە تاوانەکەیان ئەنجامدا بوو خۆی عادەتەن ئەگە بێ ئەمە تەمەشای هەرچی زۆرینەی ئەو تاوانانە بکەین کە ئەنجام دەدرێتن تۆمەتبار کاوەی تاوانەکەی تێدا ئەنجام دەدا لە شوێنی ڕوودا و نامینێ دایمەن دەڕوا یان خۆ دەیوێت لە چنگ پۆلیس قوتار بێ یان لە چنگ
کۆمەلگا قوتار بێ ئێمە ئەو دوو تیمە بە بەردەوام 10 کاتژمێر بێخەوتن دوای 12 شەو دەست بەکار بوون هەتا و کاتەی دەستگیریانکردن کە ئەوانش هەندێکیان چوبنە دەوروبەری شاری هەولێر و چەند کەسێکیان لە نێو شاری هەولێر دەستگیرمان کردن. چەکەکانیش چەکێکیشمان دەست بەسەرداگرت کە تاوانەکەی پێ ئەنجام درابوون و دوو لەو تۆمەتبارانی کە هەروەها کە بنەماڵەکەش بوون. خۆیان باس لەوەی دەکەن دوکرد بەڵام ئێمە 4 کەسمان دەستگیر کردووە و کەسێک کەش کە دەستگیرمان کردووە باوکو کوڕێکن ئەوانیش کە کوڕەکە بریندار بووە ئێمە لە لێکۆڵینەوە دابین ئەو کەسانێکەوە پەیوەست بن بەو تاوانانە هەمویان دەستگیر دەکەین دواتر لە لێکۆڵینەوەکان و لە دادگا ڕوون دەبێتەوە چێ بکەری سەرچی ڕووداوەکانە و هەروەها چێ ئەنجام دەریتی وە چێش سزایی چەند چەکی ئەمەکارهێناوە ئەمە وەکو ئەوانش ئاماژیان پێکرد یەک چەک بەکار هاتبوو و چەکەش دەستمان بەسەر داگرتبوو چەکە دەستکاری نەکرابتەن ها شۆردرا بەڵامە تۆ دەزانی ئەوە لە چنگ پۆلیس قوتار نابێتن و هەروەها بڵێ کۆڵینەوەی بەڵگە و تاوانیش ئێستاکە خۆشببختانە تەکنۆلژیای زۆر بەهێز و پتەیان هەیە دەتوانن بەراوردی هەموو چەک و ئەو بابەتانی ترکە بکەن یان ئەو شوێنەواران و ئەو پاشماوانەی لە شوێنی تاوان بەجێ دەمینێ دەتوان بەراوردی بەهێزی پێ بکەن و هەروەها تۆمەتبارانیش لە دادگا بەڵگەی ئەویان پێ بسەرمێنن کەەوە بە تاوانبار هەژمار بکرێت. دەستەکانتان خۆشی بکاکەوێت هەر بژین زۆر سپاس دەکەن کە ئامادە بوویت زۆر سپاس فەرموو. دکتۆر سامان سزای تاوانی کوشتنی ئەنقەس چییە؟ یاسای سزاکانی عراقی سەبارەت بە کوشتنی ئەنقاست لەباری ئاسایی و توڵکرد لە مادەکانی 405 و 406 بابەتەکەی چارەسەر کردووە. لە مادە 405 باس لە کوشتنێک دەکات کە هیچ بارەتونکەرەکانی تێدانین سزای ئەو کەسە بریتیە لە بەدکردنی کاتی یان کۆتایی لە مابینی 5 تا 15 یاخود 20 ساڵ. سەرەتا من دەمەوێت ئاماژە بەوە بدەم طبعاً هەر کەیسێکی تاوانکاری وەکو لای جەنابی ئەمیدیشیان ڕوونە ئێمە سێ ڕاستیمان هەیە. ڕاستیەکە لەلایەن خوای گەورەیە ئەو ڕاستیە ینی حاشا هەڵنەگرە و ئەوە ڕاستیەکی تەواوە. واقع حقیقەتێکی تر هەیە لە دوای تحقیق دەردەکەوێت دوای لێکۆڵینەوەیەکی ورد ئەو کاتە ڕوون دەبێتەوە ئایا بابەتەکە بە شێوازێک بووە. حقیقەتێکی تر هەیە لە سەر زاری خەڵکە حتا ئێستا ئەو ڕووداوی کە ڕووی داوە کە بەداخەوە ینی ئەو گەنجە بە ڕێزە کوژراوە لە ڕێڕێوی لێکۆڵینەوە بەردەوامە. بۆیە ئێمە ناتوانین بڵین مەسەرەن بەو شێوازەیە تحقیق بە چەندین قۆناغدا دەڕوات. قۆناغی لێکۆڵینەوەی سەرەتایی قۆناغی لێکۆڵینەوەی دادگەری دواتر مەرحەلەی تەمیزدێ هەمووی بۆ ئەوەیە چییە کە حکمی دادگا حکمێکی بناء على اليقين بێت. یعنی ئێستا محتەمەلە لەو ڕووداوە چەندین شتی شاراوە هەبێت ئێمە نەیزارین. دواتر سەبارەت بە تاوانی کوشتنی ئەنقاست یعنی کە ئەوە تێدایە ئەگەر ئەو حالەتانەی تێدا بێ کە لە مادە 406 باس کراوە ئێستا ئێمە ڕوونیان دەکەینەوە سەبارەت کوشتنی بە ئەنقەست بە شێوەیەکی گشتی ئەوە سزاکەی بۆ شێوەیە. مادە 405 وەکو باسمان کرد ئەوە کوشتنێکی ئاساییە بەبێ هیچ بارێکی تۆت کرد. لە مادە 406 ئاماژە بە بارە تونکەرەکان دەکات. بارە تونکەرەکان لە دوو بەشی کۆکردوونەتەوە. خۆی 12 فەقەڕەیە 9 فەقەڕەیان سزاکەیان بریتیە لە سێدارەدان. 3 فەقەڕەیان سزاکەیان بریتیە لە 20 ساڵیان لە سێدارەدان. کوشتنی ئەنقەست بڵێ. دێنە سەر نۆحالەتی یەکەم کە سزاکەی لە سێدارەدانە بە شێوەیەکی سریە. ئەو نۆحالەتێکی ئێستا دەیژمێری سزاکەی لە سێدارەدانە. طبعا 9 فەقەڕەیە هەندێک جار هەر فەقەڕەیەکیش 1-2 بەشە. یەکەم فەقەڕە ئەگەر تاوانەکە پێشینەی هەبێت پێشووتر کەسەکە نەخشەی بۆ دانابێت لە حالەتی تووڕەبوونی هەنووکەی و شلژانی دەرونی نەبوو بێت بیری کردوتەوە ئەو جەتاوانەکە کردووە ئەوە ئەعدامە. 2 ئەگەر بێت و ژەهری بەکارهێنابێت یان مەوادی تەقێنەرەوە. جیم ئەگەر بێت و بە پاڵنەرێکی پیس بێت دەنی بێت. دواتر ئەگەر کوشتنێک بەرامبەر پارە بێت القاتل ئەجیری پێدرێت. دواتر ئەگەر کوشتنێک بە ڕێگای وحشی بێت ئەوە هیچی لەوانە تێدا نەبوو ئەوانەی ئەخیر. فەقەرە دال
ئەگەر بێت و کەسێک ئوسوب بنەچەکانی خۆی بکوژێت بابی خۆی بکوژێت داچ خۆی بکوژێت و بەوسە بەسەرەوە فقەڕەها ئەگەر بێت و کەسێک فەرمانبەرێک یان ڕاستپێردراوێک بەکارێکی گشتی بکوژێت لە کاتی تەدیەی کاری خۆی یان بەهۆیەوە ینی لەوانەیە تەقاعود بوو بێت بەهۆی ئیشێک لە کاتی وەزیفەکەی بیکوژێت فقەرە واو دەرێ ئەگەر کەسەکە مەبەستی کوشتنی دوو کەس بێت و بە یەک کردار بیان کوژێت ڕمانەیەشان لە فڕێ دەدات و دەیان کوژێت فقەرە زا دەرێ ئەگەر بێت و ئەو کوشتنە ئەنقەستە لکا بێت بە کوشتنیەکی ئەنقەستی تر یان شڕۆع لە کوشتنیەکی بە ئەنقەست ئەگەر کەسێک تاوانی کوشتن ئەنجام بدا وەک دەست پێشخەریەک یا خۆ وەکو ئاسانکاریەک یان وەکو جێبەجێکاریەک بۆ تاوانێکی تر مەسەرەن یەکێک دەکوشی لەوەی دزی بکەیت یاخود کەسێک تاوانی کوشتن دەکات بۆ ئەوی بکەری تاوانێکی تر لە سزا قورتاری بێت یاخود ڕا بکات بە مەرجێک ینی یاسا دیاری کردووە تاوانی دووەم دەبێت ساکەی لە ساڵێک کەمتر نەبێت فقەڕەت تا دەری ئەگەر بێت و کەسێک لە سزن کەسێک بکوژێت بەڵام مەرجەکە سزنی موعەبەد بێت لەسەر تاوانی کوشتنی بە ئەنقەس بێت تاوانێکی کوشتن بکات لە ئەسنای سزنەکە بەشی دووەم لە مادە 406 ئەوانە عقوبەیان دەسەڵاتی دادوەرە یان سزنی موعەبەدە کە 20 ساڵە یانش ئەعدامە ئەوانش بریتیە لەوەی یەک ئەگەر مەبەستی بێت یەک کەس بکوژێت زیاتر لە کەسێک بەرکەوت حالەتی دووەم ئەگەر بێت و دوای کوشتن لاشەکەی شێوات حالەتی سێم ئەگەر بێت و سنی موعەبەد بێت بێجگە لە تاوانی کوشتنی بە ئەنقەست تاوانێکی کوشتنی بە ئەنقەست لە ناو سزن بکات دەستەکان خۆش بێت دکتۆر مەغدید لە شەریعەتی ئیسلامی چەندین بنەما هەیە کوشتنی مرۆڤی حرام کردووە کەچی تاوان هەر بەردەوامە باسی بنەمایەکانمان بۆ ناکەیت بەخۆی شریعەتی پیرۆزی ئیسلام تاوانی کوشتنی زۆر بە تاوانێکی گەورە ناوزەت کردیە و گەورەترین تاوان بەرێ گەورەترین تاوان و دیاری کردیە زۆر گرینگە مەسەرن کاتێک باس لە هەر سزایەک بکەین یان هەر شتێک بکەین گەورەی تاوانەکە ڕوونکەینەوە ئەو ئاەتە پیرۆزی قورئان کافیە کە ئەگەر کەسێک خوا بناسی و ئیمانی بەخوا و بە قیامەت و بەلێ پرسینەوە بە دوا ڕۆژەبی کە فەرمێ خوای گەورە من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض كأنما قتل الناس جميعا كسك بكجي ببيع وهيس ما في شيء لسريه بيوك أو هم خلشي كشتبين يعني كوات ديارة زريمة كشتن تاواني كشتن تاوانا شيء يكزار قولي أو يكدو حتى بجداري كردن لكشتن أول شيء باس كردية تاوكو خلق جرأت نكا هاوكار بي مثلا کەسێک ئەگەر نیەتی کوشتنی کەسێک بی بەخۆی لە ترسی تاوانەکەی لە ترسی سزایەکەی کەسێکی تر هەم بدە ئەگەر ئەوەشی هەندا بەخۆشی هەر بەشدارە پێغەمبەری خۆشەویستمان لە فەرمودەیەکی صحیح کە ئیمامی بوخاری ڕوایەت دەکە دەفەرمی من عان على قتل مسلم بشطر كلمة كاتب بين جبينه آيس من رحمة الله يوم القيامة دەرێگە کەسێک بەشداری کرد لە کوشتنی کەسێک بێ کەلیمە یان بە جوزئەکی کەلیمە هانیدا تەرجیعی کرد ڕێی خۆشکەری لۆ کرد ئاسانکاری لۆ کرد هەر شتێکی کرد ئەوە ڕۆژی دوایی لەسەری چاوانی نووسرای ئەوە لە ڕەحمەتی خوا بێ بەشە ئینجا دوایی تەماشاکەین تاوانی کوشتن دکتۆریش لە ڕووی قانونیەوە جوان ڕۆنی کردەوە دەستی خۆشبی لە شریعەتی پیرۆزی ئیسلامیش وردەکاری و تەفاسیلی دیاری کردیە بەڵام بەڕاستی خوای گەورە کە مرۆڤی لەسەر زەوی دروست کردیە لەبەر خۆی دروستی کردیە کەسی لە پێناو کەس دروست نەکردیە و مافیشی بە هیچ کەسێک نەدایە کەسەکەی تر بکوژی بە هەر نەوەک بی مسلمان بی کافر بی مسلمان بی یەهودی بی نەسرانی بی مەسیحی بی لەسەر هەر دینەکی تر بی پیاو بی ژن بی گەورە بی گچکە بی فەقیر بی دەوڵەمەند بی هەموو نەفسەکان هەموو ڕوحەکان لە بەرامبەر خوای گەورە وەکو یەکوان کەس لە کەس گەورەتر نییە کەس مافی بەسەر ئەوەدانیە کەسێکی تر بکوژی بە ناوی عشائیری بی بە ناوی دین بی بە ناوی هیچ شتێکی تر بی هەر ڕێگەی نەداوە کەس بکوژی بزانە ئەگەر دیقەت بدەینێ لە سەردەمی پێغەمبەری ئیسلامی خوای لەسەر بی قەتل بە هیچ جۆرەك ڕێگەی پێ نەدرایە کەسانی باوەڕیان بەخوا نەبووە یان لەسەر دینی مەسیحیەت بوون یان لەسەر دینی یەهودیەت بووینە لەگە موسڵمانەکان ژیاون کەس لۆی نەبووە کەسێک بکوژی ئەگە کوشتە بای دەکوژراوە کەسەکە
ئەوە نییە برێ وڵی ئەمن کەسێکی دەسەڵاتدارم ئەمن نزیکی پێغمبەرم ئەمن یاخود ئەمن پێگە و پایم پلە و پایم زۆر گەورەیە ئەگەر کەسێکی بکوژم کەس نییە لۆ مەحاسەبم کە نەخێر هەمووی بەیەک چاوتە مەشاکرایە مرۆڤایەتی ئینسانیت خوا کە خەڵکی کردیە تەنەوەعی تێدایە ئەمن لۆم نییە برێم وڵی ئەو شخصە خوای ناناسی حەقی کوشتنە نەخێر کوشتن بەس پەیوەندی بەخواوە دەستەکان خۆش بە دکتۆر مەریت جەنابی عەمید ئەم ڤیدیۆیە چ دەورێک دەبینێ لە دادگا وەکو بەڵگا طبیعی کامیراتی مراقبەی ئێستا کە هەیە ئەهمیەتێکی زۆر زۆر گەورەی هەیە و یارمەتی دەرێکی تەواو بووە بۆ کەشفکردنی جەرائیم خاستان بۆکردنەوەی ئەو گرێچۆرانەی کە تۆزێک تاریکن لە بەرچاوی محقق و دیار نین کاتی لێدانەوەی شتەکان زۆر ڕوون و ئاشکرا دەبێتن بۆیە لە یاسایە هەموو جەریمەیە کاتێک کاکرێ بە هەموو نەوعەکانیەوە خاستان لە قەزایی جناییە قانون ڕێگەی داوا بە دادوەری لێکۆڵینەوە مختص کە سەلاحێتێکی زیاد لە حەدی خۆی پێدا و حڕێتێکی پێداوە کە ئەتیماد بکاتە زۆر سەرزۆر لە بەڵگەکان بە داداچوونی بۆکە بۆیە کامێرەی مراقبەش یەکێکە لەو قەرینە زۆر گەورانەی کە بە یارمەتی دەرێکی تەواون بۆ لێکۆڵەرەکانی پۆلیس و ئاسایش و لێکۆڵێری دادەکان و هەروەها بۆ دادوەری لێکۆڵینەوە کە ئەتیما دەکاتە سەری ئەم قەرینەیە دەلیلەکانی زیاتر پێ بەقەوەتەکرێتن خاستە لێرە چەکەکە دیارە ئەو چەکەکە دەهێنرێ بزانە هەمان چەکە چۆنێتی تەقەکان دیارە لە کامیرەکەیە بەڵام هێرشکردنە سەرماڵەکە دیارە عەدەدەکان دیارە چەند کەسە ئەمە هەموو ڕاست و دروستی بۆ محقق نزیکە کاتەوە کە بتوانێتن مقابلەیان پێ بکات و ڕاستیەکانیان پێ دەربخاتن یارمەتی دەرێکی تەواوە بێ بۆ ئەوەی بگەین بە ڕاستیەکان ئەو کەسانی کە لێکۆڵینەوە لە تاوانەکەکەن ڕەوانی لای ئێمە کرێت ئێمە پاش پشکنین پاک ناکرێتەوە پاش تەقەکەوان بیشارنەوە ینی شتێک بکاتن خەڵکی گۆڕێ دائیمەن تاوانبار دەوێت بە هەموو شێوەیەک خۆی بشارێتەوە لەو شتانی کردوێتی ئێتر چەکەکە پاکەکاتەوە خۆی شارێتەوە هەندێک لە دەلیلەکان بزرەکە بەڵام لای ئێمە ئەوشتا لە مختبەراتی قەوانەکان ماون گولەکان ماون سلاحەکەش ماوە ئێمە زۆربەی تاوانەکان دیاریەکرێتم پاش پشتیداری لە مختبەرە بە راپۆرتێک پێشکەشی بە دادوەری لێکۆڵینە بڕێت هەربژین دەستەکان خۆ دکتۆر سامان لە ڕووی یاساوە چۆن تاوانی ئەنقەست و هەڵە لە یەک جیا دەکرێتەوە سزای تاوانی هەڵە چییە لە یاسای سزادانی عراقی یاسای عراقی لە مادە 33 باسی تاوانی کوشتنی ئەنقەست دەکات چۆن ڕوون دەبێتەوە ئەگەر کەسێک علمی هەبێت ئەو کردارە مردن دروست دەکات علمی هەبێت ئەوە کەسێکە دەمرێت بە ڕەزامەندی بە ئەیرادی خۆی بەویستی خۆی کردارەکە بکات بیاوێ ئەنجامەکە بێتەکایەوە ئەوە تاوانی کوشتنیان قەستە یعنی بزانێت لەو نمونەیە بزانێ ئەوە سیلاحە کەس دەکوژێت بزانێ ئەوە مرۆڤە بەویستی خۆی چەکەکە بەکاربێنێت بیاوێ ئەنجامەکە بێتەکایەوە ئەوە تاوانی ئەنقەستە دێنە سەر تاوانی هەڵا تاوانی هەڵا تاوانبار ئەنجامە تاوانکاریەکەی ناوێت ناوێت ینی بۆ نمونە چەکەکە لە دەستی دەرچوە نەفرێک مردووە یان بەستیارە لە کەسێک گشتی داوە کوشتویەتی بەڵام لێرە ئەگەر ئەنجامەکەی نەوێت بەپێی یاسا شەرتێکی تریش پێویستە دەبێت کەم تەرخەمی لە کردارەکەی هەبێت لێرە ئەگەر ئەنجامەکەی نەوێت تەماشای کردارەکە دەکەین ئەگەر کەم تەرخەمی لە کردارەکەی هەبێت ياسا باسي كردو إهمال رعونة عدم انتباه عدم احتياط عدم مراعاة الأنظمة والقوانين أو حالتانا هبيت أو تاوانا كدبيت هلا بلام أجر أنزام كين بيتو هيت هلا يكل كردارة كين بيت أو تاوانا كدبيتها قضاء وقدر وأصلا نابيت تاوان سزاي هلا كم ترى لا ينقص سبارات بس زي تاواني كش يعني هر تاواني شي هلا بيقومان همو تاواني كهلا تيدانية عندك تاوان ماني بس بأنقص قدرات يعني بون مونا مثلا جريمة تهديد بس بأنقصها بلام جريمة كان بشيوية قشت بشيوية قشتي بشيشان هلا يعني تدا يعني بون مونا قتل مان هي بأنقص قتل مان هي بهلا ضرب مان هي بأنقص ليدان ضرب مان هي هلا اگر تماشای کوشتن بکەین وەکو نمونە دەبینین تاوانی کوشتنی هەڵا سزاکەی زۆر کەمترە لە تاوانی کوشتنی ئەنقەست سزاکەی حەبسە یعنی لە 24 کاتژمێر هەتا 5 ساڵ کەچی ئێستا باسمان کرد لە تاوانی کوشتنی ئەنقەست ساکە دەگاتە ئەعدام لە 9 حالەت
بۆیە سزاکانی تاوانی کوشتنی هەڵە زۆر کەمترن لە حاڵەتێک ئەگە بارودۆخێکی زۆر تونکەر هەبێت کە بەڕاستی لە بەرکەمی کات ناتوانین بازکەین ئەو کاتە دەگاتە تا 7 ساڵ سجن. دەستخۆش دکتۆر ماغدید یاسای سزادانی عێراقی تا چەند سوودی لە بنەما شەرعیەکان وەرگرتووە؟ خۆی بەگشتی یاساکانی عێراق و حتا دەتوانین بڵین نەک هەر عێراقیش دەتوانین بڵین وڵاتانی عەرەبی بەگشتی و حتا یاساکانی دنیاش زۆر کەلچیان لە شریعەتی پیرۆزی ئیسلام وەرگرتیە چونکە بەعتیبار شریعەتی ئیسلام لە ڕووی قیدەمەوە قەدیمیەوە کۆنیەوە زۆر کۆنترە لەوان دووەم بەهۆی ئەوەی کە خوای گەورە ئەو یاسایی دانایە زۆر پەسند و جوان و ڕاست و دروستە بەڵێ زۆر سوودی لێبینیوە شریعەتی پیرۆزی ئیسلامیش بەڕاستی زۆر گشتگیرە لە بواری عقوبات بگرە لە بواری مەدەنیەت بگرە لە بواری ئەحوالی شخصی بگرە لە بواری زۆر شتی تر بگرە کە یاسا ڕێخستراوە ئێستا خۆی هەتا ئەگەر بێت و باس بکەین لە یاسای ئەحوالی شخصی دەتوانین بڵین لە سەتی هەر لە فقی ئیسلامی و لە شریعەتی ئیسلامی وەرگیرایە قانونی عقوبات ئەغلبی هەرە زۆری لە شریعەتی پیرۆزی ئیسلام وەرگیرایە لەبەرچی لەبەرەوەی هەر شتەکە خوا داینایە باشترین ڕێگایە ئەمن ئێستا ئەگەر لێرە باس لەوە بکەم کە سزای قتل قصاصە لە شریعەتی پیرۆزی ئیسلام من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا أو وكوا هم خلش كشتي أو تاونا كتسنجوري أو زارة ولكم في القصاص حياة يا أولي الألباب لعلكم تتقون خواي جورا قصاصي دانايا براستي ليرا من حزكم لو برنامج بريزد إشارتك بدم زور الضرورة براستي كم ترخمي حكومات زور بواضحي ديالة لزور شت أو هم تسكل لما على كان هي لو أنا زنابي عميدو أو بريزاني كلا بواري أو إيش دكان أو هانيش أو دنجان برز كربيتو لك شوين وزيجاي خوي هيز داعينية أو هم تسكل مالان هي استل زور ولاتان أو ولاتي شي وكو أمريكا وكو الصين وكو إيران وكو ولات عربية كان زور بيان قتل إعدام وقتل مثلا كشنوان هي أو زنابة بيد باشا إعدام هبيتم بالتأكيد دبي هبي إعدام ناكري نبي إنزا براستي أو زورة تاوانانا أقلتو تاوان باركت قرد لسزن دانا لو دانیشی بە ئیسراحەت پاشی 10 ساڵە 15 ساڵە چەندە بەربوو دوایی هێشتا ئەو کێشەیە ماوە کە سوکاری ئەو قاتی ئەو مەقتولە ئەوەی کە زوڵمی لێکرایە تۆڵی خۆی دەوێت دەست خۆش جەنابی عەمید ڕۆڵی بەڕێوەبەرایەتەکان بۆ کۆکردنەوەی بەڵگەل چی بوو؟ هەر لە بیدایەتی هێڵکاری بۆ شوێنی ڕووداوەکە و تەسبیتکردنی ئەو بەڵگانەی کە لەسەر دیوارەکانن و چۆنیەتی تەقەکردنەکە ئەو چەکەی بەکار هاتووە هەمێمە دیارەکەین بە راپۆرتی خۆمان و هەر پشکینەکان ئەنجام دەین لەسەر لاشەکە چەند فیشێکی پێکەوتو لەگەڵ تەواوی عادلیە لەوێ تەسویرێکرێ مەلەفێکی خاصی بۆ کرێتەوە لە ناحەی وێنەگرتنەوە لە ناحەی هێڵکاری خۆمانەوە و ئەو مەحزەرانەی کە ئینووسین بە پشکینەکانی کە ئەنجام بدەن بە تایبەتی لە جەرایمی بەشێکمان هەیە جەرایمی ئەلکترۆنی پێڵێن کە هاردی ئەو کامیرەیە دێتە لای ئێمە بۆ ئەوەی کامیرەکە بخینە سەر کاغەز ئەو شتە مهمانەی کە دەتوانێت محکەمە ئیتمیئنانی لەسەر کات و وەکو بەڵگەیەک وەری بگرێتن. جەنابی عەمید دایمەن کە مەفرەزەیەکی پۆلیس دەچێت بۆ کە تاوانی ڕوودا دایمەن ئێوە لەگەڵیانن لەگەڵ هەموو تاوانێکە خاستن تاوانە گەورەکان وەکو کوشتن دزی اغتسابکردن جەرائیمی گەورە تیمی ئێمە ئامادەی لەگەڵ لێکۆڵەری دادی یان ئەفسەری لێکۆڵینەوەی کە دەچنە جێگەی حادسەکە تیم ئێمە لێ بەشداری ئەکاتون هەموو بەڵگەکان لەلایەن ئێمەوە لەژیرێتەوە. دەستەکانت خۆش بێ جەنابی عەمید. دکتۆر سامان کاتێک سزایەک لە یاسا دیاری کراوە وەک لە سێدارەدان یان سزنی موعەبەت ئایا دادوەر دەسەڵاتی کەمکردنەوەی ئەو سزایی هەیە؟ بڵێ سەبارەت بە دیاریکردنی سزایەکان لە یاسای سزاکانی عێراقی هەندێک سزامان هەیە دیاری کراوە بە شێوەیەکی یعنی بە تهدید دیاری کراوە بۆ نمونە يعاقب بالإعدام یان يعاقب بالسجن المؤبد 20 ساڵ. هەندێکیان هەیە سوڵتەی تەقدیری دراوەتە دادوەر مثلا يعاقب بالسجن المؤقت. سجن المؤقت لە مابینی 5 تا 15 لەوەی دەسەڵاتی خۆیەتی حسب ترسناچی تاوانبار ترسناچی تاوانەکە و هەروەها زروفی تاوان لێکراوە بۆ شێوەیە. ئایا دادوەر دەتوانێت ئەو ئیعدامە کەمتر بکاتەوە؟ بەڵێ بە دوو طریقە. طریقە یەکەم ئێمە لە قانون عذرمان هەیە لەگەڵ ظرف
يعني ناویان هاتووە عذر ظرف عذر بریتین لە بارودۆخ طبعا عذر و ظرف هەردووشیان بارودۆخن عذر لە هەر شوێنێک هەبێت دادگا ملزمە پێی وەربگرێت و سزاکەش سوک بکات ئەگەر عذری مخفف هەبوو دوو عذری مخففی گشتیمان هەیە لە هەموو تاوانێک یەکەمیان پاڵنەری پاک دووەمیان الاستفزاز الخطير من المجني عليه يعني اگر تاوان لێکرا استفزازی کرد ئەوە دادوەر ملزمە پێی وەرگرێت يعني ئەگەر بێت و استفزاز الخطير من المجني عليه هەبێت یان پاڵنەری پاک هەبێت هەموو تاوانێک دادوەر ملزمە بین هیچ دەسەڵاتی نیە ئایا چۆن يعني مثلا کە سزاکە دەینێتە خوارەوە چۆن بهێنێتە خوارەوە هەڵساوە یاسا چی کردووە يعني چوارچێوەی بۆ داڕشتووە دەر ئەگەر تاوانەکە جون هەبوو بەو شێوەیە دایبەزێنە ئەگەر تاوانەکە جینایە بوو بەو شێوەیە دایبەزێنە یعنی بۆ نمونە ئەگەر عذری مخفف هەبوو لێرە باسی کرد دەرێ ئەگەر عذری مخفف هەبوو لە جەریمەیەکی جۆری جینایە مەسەن ئەگەر ئیعدام بوو ئیعدامەکە دادوەر دەتوانێت سزایەکە دابەزێنێت گرنگ لە ساڵێک کەمتر نەبێت ئەوەندە تەماشاکەدێتێتە چەند ساڵی سزن دەتوانێت دادوەر بیکاتە سزنی موعەبەد سزنی موعەقەت یان سزنی حەبسێک لە ساڵێک کەمتر نەبێت ئەگەر عذر هەبوو عذرەکان گوتمان چین ئەو دو عذرێک کە باشم کرد ئەوانە گشتین و هەندێک عذری هەیە لە مادەکان باس کراون ئەگەر ئەو عذرانە نەبوون ئێمە چمان هەیە ئایا دادوەر هیچ دەسەڵاتی نییە بڵێ دەسەڵاتی هەیە ظرف هەیە ظرف ئەویش بە هەمان شێوە ڕێکخراوە دادوەر دەتوانێت لێرە ملزم نییە لە هەر شوێنێک نووسرا بۆ ظرف دادوەر دەتوانێت سوچی کات ئایا بەڵام ئەگەر پێی وەرگرت چۆن سوچی دەکا بە کەیف خۆی نەخێر چوارچێوەی بۆ داڕشتووە یاسا لە مادە 128 تا 136 بەڕاستی کات نییە باسییان کەین دایڕشتووە دەر ئەگەر جون هەبوو بەو شێوەیە دایبەزێنە ئەگەر جینایە بۆ شێوەیە دایبەزێنە بەڵام تۆ مخەیەری ئایا سزاکە دادەبەزێنی یان دانابەزێنی لێرە مەسەڵەن لە باز دەکات إذا رأت المحكمة أن ظروف الجريمة أو المجرم تستدعي الرأفة پێویستی بە بەزەیی هاتنەوەیە عائلەی هەیە وەکو جەنابی عەمیر باس کرد دەتوانێت سزا دابەزێنێت و پشت بەستێ بە مادە 132 بەڵام دیسان دووبارەی دەکەمەوە پێویستە هەر بڕیارێکی دادوەر بیناان لەسەر میزاجی شخصی نەبێت دەبێت سەبەب هەبێت لەبەرچی دادوەزان ئەسبابەکان بنووسێت دەبێت باسکراوە لە یاسا باسکراوە کە بە مەزازی نەبێ شتووە هەموو شتێک دەبێت هۆکار هەبێت دەستەکانت خۆش بێ دکتۆر مەغدید کوشتنی ئافرەت بە بیانی و شەرەف لە دیدی شەریعی ئیسلامیەوە چۆن باسکراوە لە شریعتی پیرۆزی ئیسلام ڕێگە نەدرای ئافرەت بکوژێ لەبەرچی لەبەرەوە ئەگەر کەسێک کارێکی ناشەرعی کرد ئەوە تاوانی کردیە لەگەڵ ئەگەر ئەو ئافرەتە مێردی هەیە یاخود ئەو ئافرەتە کچە شووی نەکردیە سزای خۆی وەردەگری یعنی ئەوە خۆی دەکات تاوانێک سزاکەی چییە؟ سزاکەی مەسەلەن پێشریعەت ئەوەی لە شریعتی پیرۆزی ئیسلامە ئەگەر کچبی شووی نەکردبی جەڵدی لێ دەدرێت ینی عقوبەکان وەچی تقریبان جەڵدێدان دەکەوتە بابی تازیر ئەگەر شووی کردبی ئەو کاتە مەسەلەن هەرچەندە خلاف هەیە لە بین فقاهاکان ئایا ڕەجم چونکە ڕەجم بەپێی واقعی تاریخی بووە بەڵام ئایا پێغەمبەر کردیتی یان نا ئەمن بەش بە حاڵی خۆم لەگەر ئەو ڕەیەم پێغەمبەر عقوبەی ڕەجمی جێبەجێ نەکردیە ڕەجمی هیچ کەسەکی نەکردیە کەواتە سزاکەی لێک جیابوونەوەیە تەفریقا لە بینی ئەو ژن و پیاوەی چونکە کەرچیەکیان نامینێ ئەگەر ئیتیهام ڕوویدا و ئیسپات بوو کە ئەو جەریمەکرایە سزای خۆی وەردەگری جەڵدیش هەروەکو واری دەکە بووە لە فقی ئیسلامی و لە شریعتی ئیسلامی لە واقعی ئیسلامی حتا لە قورئانی پیرۆزیش باسی کردیە ئەوەش وەکو عقوبەتی تازیریە و ینی ئاگادارکردنەوەی و لێدانە ئەوە بەنسبەت چی پێ دەڵێن کوشتنی ئافرەت کوشتن ئەگەر کەسە کوشتی ئەوە لێرە مۆزوعاتی ترە ئەگەر ئیشارەت بەو نقطەیە بدەم ئەوە خۆی دەکا ئەمە لە کوشتن سێ لە جەریمەی نەک هەر کوشتن هەموو جەریمەکان سێ ڕوکنی سەرچیمان هەیە ڕوکنی مادیە ڕوکنی معنەویە ڕوکنی شەرعیە مادیەکە دیارە کە تاوانەکە ڕوویدایە معنەویەکەش قەزدی کەسەکە ئیرادە و مەبەستیتی سێمیشیان شەرعیە بازێک لە فوقاهاکان دەڵێن بە حکمی ئەوەی ئافرەتە کە ئەو تاوانەی کردی ئەوەی هەیە بەڵام نەخێوانیە ئەو کەسەی ئەو جەریمە ئەنجام بدا
ئەوەش دەکات تاوانی کردیە تەمەشات کردیە ئەوە دەبی ئەو جارە سزا بدرێتەوە بە عقوبەیەکی تر لۆ چونکە تاوانێکی تری ئەنجامدا کە ئەو سەلاحەتی ئەوەی نییە کە ئەو کارە بکات بەڕێ زۆر سپاس دکتۆر جەنابی عەمید لێکۆڵەری دادی کاری چی دەبێت لەم جۆرە کەیسانە لێکۆڵەرەوەی دادی ڕۆڵێکی گرنگی هەیە لێکۆڵەری دادی بە دەبێ خەریجی یاسابێت و یان معهدی ئیداری قانونی تەواو کرد بێت لە مادە 51 لە قانون ئوسوڵ محاکەماتی جزایی 23 بۆ ساڵی 1970 شروطی تعینەکەی و لەلایەن ئەنجومەن سەرۆکی ئەنجومەنی دادوەریەوە تعینەکەی دەکرێت ئەبێتن چەند شەرت و شروطێکی تیابێت بۆ ناحەی نەزاهەت و بیرکردنەوەی و ناحەی فکر و ناحەی زیرەکی لە لێکۆڵینەوەکانە بەو شەرتانە دەبکرێ بە لێکۆڵەری دادی ئەمە ڕۆڵێکی مهمی هەیە و ماندووبوونێکی تەواوی هەیە چونکە سەرەتای لە هەموو لێکۆڵینەوەی کە دەست پێ دەکات لێکۆڵەری دادی لێ بەرپرسیارە لە ژێر سەرپەرشتیاری دادوەری لێکۆڵینەوە دەبێت لێکۆڵینەوەکان ئەنجامدات ئێمە لە هەولێرە نەک لە هەولێر لە هەموو کوردستانە پێشووتر لێکۆڵی دادی بەس لەمە دادگاکان هەبوو بەڵام ئێستا لە هەموو بنکەکانی پۆلیس و مکافحەی جرام لێکۆڵی دادیمان هەیە ئەمانە ئەرکێکی زۆریان لەسەرشانە هەموو جەریمەیەک ئەبێ ئەمان بیبینن ئەبێ لێکۆڵینەوەی لەسەر بکەن ئەبێ لێکۆڵینەوە سەرەتایەکان لەلایەن ئەوانە بکرێت لە ژێر شرافی دادوەری لێکۆڵینەوە معاینەی قەزیەکە بکەن چۆنێتی ڕوودانی قەزیەکە لای ئەمانەوە دیاریەکرێت هەروەها بۆ یەکلاییکردنەوەی شاهێدەکان و مناقەشەکردینیان هەمویان لەلایەن لێکۆڵەری دادیەوە کرێ چوونە جێگای حادسەکە و کەشفکردنی دەلالای لەلایەن لێکۆڵەری دادری بە ئیشرافیەوە کرێ بەڵام چەند یارمەتی دەرێکشی لەگەڵا بێت ئەو یارمەتی دەرانەش تیمەکانی ئەدلەی جنایی لەگەڵا دەبن تەبابەی دکتۆری طبیبی شەرعی بە راپۆرتەکانی ڕوونکردنەوەی تەواوی بۆدات ئەمش وەکو مساعدێک مساعدی دادوەری لێکۆڵینەوە دەبێت تاکو و قەزیەکە هەموو ئیجراعاتەکان تەواو دەبێت لە ژێر سەرپەرشتیەوە دەبێت بە تەقریری نهایی دەینێرێتەوە بۆ دادوەری بەڕێز بەڵام بەڕاستی مادووبوونێکی تەواویان هەیە چونکە لە ڕۆژانی عوتڵەیە دەبێت دەوام بکەن 24 ساعت کاتژمێر بەردەوامیان هەیە تهدید لەسەر حیاتیان هەیە لە کەیسا قورسەکان چۆن ئەفسەرێکی لێکۆڵینەوەیەتی ئەمەش چونکە یاساکە مادە 51 بۆ سەرۆکی ئەنجومەنی دادوەری مەجای داوە ئەفسەری پۆلیسس ئەو دەساڵەتی لێکۆڵەری دادی هەبێت کە خەریجی قانون بێ خەریجی مەحەدی ئیدارەی قانونی بێت لە فەقەرەها واوە بزانم باسی دەکاتن ئەوانش کاتی سوێند خواردیان لە پێش سەرۆکی ئەنجومەنی سەرۆکی دادگای تێ هەڵچوونەوە هی ناوچەکە بۆیان هەیە ببن بە لێکۆڵەری دادی پاشەوەی شاهدیان پێدرێت ئەمانش تحقیقانەکەن بووە لێکۆڵەری دادی قەزیەکە هەمووی لای ئەوە حیاتی مهددە ماندووبوونە نفسیەتی تێکەچێتن بە زۆر کێشە کێشەکانش قورشکە چونکە مەسئولیەتی مرۆڤ دەکەوێتە سەرستۆی ئەو لێکۆڵینەوەکان هەمووی ئەوە لە ڕاستی و دروستی دەبێ ئەمین بێ نەزیح بێ دەستپاک بێ زۆر شتی بێ دەست جەنابی عەمید دکتۆر سامان ئایا ڕێککەوتنی لایەنەکان یان تەنازڵکردنی لایەنی تاوان لێکراو کاریگەری دەبێت لەسەر بڕیاردان لە داگا بڵێ سەبارەت بە تەنازولکردن لایەنی تاوان لێکراو یاخود سڵحکردن لە نێوان تاوان لێکرا و تۆمەتبار بە شێوەیەکی گشتی لە یاسای سزاکان ڕۆڵی نییە تەنها لە مادە 3 لە قانون ئوسوڵی محاکەماتی جەزایی کۆمەڵێک تاوانی دیاری کردووە و تهدیدی کردوون ینی بۆ نمونە تاوانی جوێندان بوختانکردن هەڕەشەکردنەکە نەکەوێتە سەر موەزەف جەریمەی زینای زەوجی تعدودی زەوجات ئەگەر جەرائمی ئەموال لە مابینی ئوسوڵ و فڕوع بێ یان لە مابینی ئەزواج بێت ئەویش بە کۆمەڵە مەرجێک جەریمەی ئیتلافی ئەموال و جەریمەی ئینتیهاک حورمەت المەسکەن ئەویش بە مەرج بێجگە لەو تاوانە بچووکانەی کە لە مادە 3 قانونی ئوسوڵ ئاماژیان پێکراوە تەنازول و سڵح لە قانونی ئوسوڵی محاکەماتی جەزایی لە قانونی عقوباتی عراقی ڕۆڵ نابیرێت هەندێک تاوانمان هەیە یعنی بە تهدید باس کراوە مەسەلەن جەریمەیەک هەیە لەو جەریمەیە نووسراوە دەتوانێت تەنازول و سڵحی تێدا بێت یان داوایەکە لەلایەن تاوان لێکراو دەتوانرێت تەنها بەرز بکرێتەوە سەبارەت بە تاوانەکان بە شێوەیەکی گشتی تەنازول و سڵح ڕۆڵی نییە
بۆیە تەنازل و سڵحکردن تەنها ڕۆڵی خۆی دەبینێت لە بواری مەدەنی ئێمە بواری جیناییمان هەیە بواری مەدەنیمان هەیە لە بوارە مەدەنیەکە لایانی پارەکە ئەو زەررە مادی و مانەویانەی پێگەیشتووە تاوان لێکرا و ینی ئەلمودعی بالحق الشخصی ئەوانە دەتوانن خۆش بن لە مافەکەی خۆیان بەڵام سەبارەت بە قانونی جینایی لێرە مافی گشتیە و سزای ئەو کەسە دەدرێت مەهمایەک و تەنازولی شەبێت بەڵام من تەسەور دەکەم ئەگەر تەنازل هەبێ لەلایەنە مەدەنیەکە تەسیر لە تەقدیری دادوەر بکات ئەوە یەک دووەمین شتیش عادەتەنەوە نەقانونە قراراتی عەفو کە دەردەچێت یەک لە مەرجەکانی ئەوەیە دەبێت تەنازل کرابێ لە مافە مەدەنیەکە لە بەرچی خۆی تەنازلکردن هەموو جەریمەیە کاتێک عەفو دەردەچێت کۆمەڵە جەریمەیەک دیاری دەکات لە ئەخیرەکەی دەرێت تەنازل لە مافە مەدەنیەکە کرابێ مەبەستیە خۆی تەنازل لە مافی جینایی ئللا دەبێ یان بە عەفوی عام بێ لە پەرلەمان یان عەفوی خاص بێت کە سەرۆکی هەرێم دەیکات بێجگەلەوە ناتوانێت بەڵام دەگرێتەوە عەفوی برێ ئەعدامیش دەگرێتەوە ئەگەر تەنازلیان کرد بێ ماڵێ هەموو جەریمەیەک کە عقوبەی جینایی هەبێت هەموو جەریمەیە کە عقوبەی جینایی هەبێت محتەم دەسەڵاتی تەشریع دەست یاسادانان بۆی هەیە عەفوی عام دەربکات بەڵام کاتێک لە کەسەکە خۆش دەبێت لە حەقی عام لە ئەخیرەکە دەرێت تەنازلی شەبێ لە مافی مەدەنی لە بەرچی تا کێشە کۆمەڵایەتیەکان دوای مەسەلەن بەربوونی تۆمەتبار پەرەنەسێنن ئەگەر ناخۆی بە شێوەیەکی گشتی و بزاتیش تاوانی کوشتن کە بابەتەکەمانە نەتاوانی کوشتنی ئەنقاز نەتاوانی کوشتنی هەڵا بڕۆ خۆت تەنازل بکە بڕۆ سڵحی لەگەر بکە بڕۆ یەکتری ماچکان ئەسڵەن علاقەکە لە مابینی هەر جەریمەیەک ڕوودەدا علاقەکە لە مابینی چێ دروست دەبی تۆمەتبار و دەوڵەت بەو پێنوێنەری کۆمەلگایە سزای دەدا بەو شێوەیە تاوان لێکرا و لە علاقەکە دەردەچێت بۆیە هیچ کاریگەری نابێت ئەگەر قەتڵێکی ئەمدەن هەبێ حکم کراوی بە ئەعدام بەڵام ئەگەر سڵحیان کردبێت تەنازلی کردبێ کابرا ئەوە ئەعدامەکەی کەم نابێتەوە حەقی عام کەم نابێتەوە ئەبەدەن لێک هەر کە داوای جەزایی جوڵێنرا بۆیە داوای جەزایی وەکو داوای مەدەنینی ئەلمتەضەرر بیجوڵێنێت زەرەرمەند بیجوڵێنێ مەسەلەن من 10 دینارم دیواری خانوویەکەم تێک داوە خۆی دەتوانێت داوا بجوڵێنێت لە جەرائیمی جینایی مەسەلەن یەکەکی کوشت وەکو پوشەیە کە ئاگری تێبەردەی کەسەکە خۆی دەتوانی داوا بجوڵێنێت هەر کەسێک دەتوانی داوا بجوڵێنێت تۆ بڕۆ داوا بجوڵێنێت کاتێک داوار دەجوڵێنرێت ئیتر وەکو باسم کرد بە کەس ناوەستێنرێت چۆن دەوەستێنرێت ئللا بەپێی یاسای تاوانکاری بەپێی ڕێوشوێن دەوەستێنرێت تاوان لێکرا و ڕۆڵی نابێت تەنها لە بۆ قەنەعەتی دادوەر نەبێت دەستەکان خۆش بێت دکتۆر مادێت سڵح و تەنازل لە شەریعەش هەیە ئەوە لێرە وەکو دکتۆر ئیشارەتی پێکرد خلاف دروست بوو لە بینی شەریعە و قانون لە شریعەتی پیرۆزی ئیسلام دائما هەر شتێک ڕوو دەدا دوو مافی تێدایە حەق الله و حەق العیباد زۆر جار وایە حەق العیباد غالبە دەسا حەقی خوای گەورە زۆر جار وایە حەق الله غالبە یان هەردوو حەق پێکەوە بڵێن بۆ نمونە قەتل هەم حەقی خوای تێدایە و هەم حەقی خەڵکیش تێدایە ئەگەر ومن عفي له من أخيه شيء فاتباع بمعروف وداء إليه بإحسان كخواي جورا باسي كردي أجا كسا شو كشت كسكاري كسا كي عفويان كردو ليه خوش بون أو تسيا أو حق ليرة لتزريمي قتل طبعا فقهاء كان همويان بزواني رون كردي توا لتزريمي قتل حقي عبد غالبا لسر حقي خواي جورا كله بيوندي بروحه وهي حقي خواش تدايا وحقي بندرش تدايا زريمي دزيمان هي لە جەریمەی دزی حەقی خواشی تێدایە و حەقی خەڵکیش تێدایە بەرهەم حەق الله هو الغالب ئەگەر کابرایەکی تاوانبار دزی کرد کاتە کەشف و لێی دزیەکەی کردیە پێش بگاتە دادگای پێک هاتن ئەگە گەیشتە دادگا و کن قازی شەرعی ئەو کاتە لێشی خۆش بن هەر سزایەکی خۆی وەردەگری لۆ لە قەتلیش ئەوایە لە قەتلوانیە لۆ چونکە حەقی خوا لێرە غاڵبترە لە مەسەلەی دزی ئەوە لێرە فوقاهاکان وەکو باسم کرد تەفاسیلیان دایتێ بەس لێرە ئەگەر بێت و تمشا بکەین هەرچەندە ئەوە لەوانەیە لەو بەرنامەیە نەگونجێ ئەمە باس لە کامەی باشە و کامەی خراپە وەکو باسم کرد هەمووی لە یەک سەرچاوە سەرەگری هەرکە خوای گەورە دیاری کردی و داینایە چونکە ئەگەر لەناو کۆمەلگا یاسا نەبوو هەر کەسێک بە کەیف خۆی تاوانی کرد ئەوە دەبیتە پاشاگەردانی نابیتە کۆمەلگای لە شەریعەت دەڵێ حساب زۆر لۆ کەس و کاری مردووەکە دەکرێت ئەی لە یاسای سزادانی عێراقی وەکو بە جەنابتم گوت و دووبارەی دەکەمەوە
خۆی حەقی مەدەنیمان هەیە نەک جینایی مەدەنی هەر کەسێک زەرەر بە کەسێک بدا مادیەن یان معنەویان بە پێی قانونی مەدەنی دەبێت قەرەبۆ بدات ئەگەر ڕێک نەکەوتن دەستنە محکەمەی مەدەنی هەر کاتێک دەتوانی تەنازل دەکەی کەمی دەکەی و زیادی دەکەی کەیف خۆتە بەڵام لە مەسلەی جەریمە و تاوان جینایەت تەنازلکردن و سڵحکردن هەردووچیان دەرم چکە تەنازل یەکلایەنە سڵحکردن هەردوو لایەنەیە تەخفیفەی هەر دروست دەکات دکتۆر یعنی قانونی ئیجبار نییە بەس ئەگەر ئەمن دادوەر بم ببینم مەسەلاً جەریمەیەک ڕووی داوە دەبینم تاوان لێکرا و تۆمەتباری عفو کردووە سوڵتەی تەقدیریشم هەیە ئەوە یەک تەسەوڕ دەکەم تەسیر بکات دەتوانانی لە ئەدامەکەی بینتە سەر تەخفیفەکەی ئەمن بەس بڵێت لە حکمێک بنووسێ برێ لەبەر ئەوەی تەنازلی کردی ئەمن حکمم کەم کردەوە ئەوە مخالفەی قانونە بەڵام شتێکی تر هەیە ئەوەی تەسەوڕ دەکەم لە حیاتی عملیەبی زۆر جار دەبینی قەزیەکی ئیجتیماعی ڕوودەدات چەند کەسە کوژراوە لە هیچەوە قەزیەکە دادەخەن ئەوە مخالفەی قانونە مخالفەی قانونە بەڵام يعني أو شتنالين برين لسر الدرين لعدم توافر الأدلة وقضية كذا أمو لاك أجر رخصتها بإضافة شيء بكم خوي أوج باشا كاكتو لبرسي لبر خوي أما تمشاب كين زوهري قانون لبو سدان لبو إصلاحي مجتمع داندرا واني لبو ريقرتن لتاوان داندرا كاتك هول ددين لريقاي تر بيك هاتنك دروز دبي آشتوايك دروز دبي مفروضە یاساش تعامل لەگە ئەو واقعی بکەلۆ چکەگەر ئەوی سزابدا خەڵکەچکە زۆر مایە لەناو تاوانەکەی دەویست لە ناویانوانە دەوی بکوژێنەوە زۆر سپاستانەکەم هاتینە کۆتایی ئەڵقەی یەکەم لەسەر بابەتی تاوانی کوشتن دکتۆر مەغدین لەگەڵمان نابێ زۆر سپاسان دەکەین بەڵام لە ئەڵقەیەکتر ئێوە هەردوو جەنابان لەگەڵمان دەبن میوانێکی تازەشمان دەبێتن زۆر سپاس شەوتان شاد سپاس ئۆستافی پرۆگرام زۆر سپاس